دەرکەوتنی تروسکاییەک بۆ بەرەو ئاسایی چوونەوەی پەیوەندیەکانی نێوان هەولێر و بەغدا نرخی زەویزار و خانوبەرەی لە شاری هەولێر بە شێوەیەکی ناسروشتی بەرز کردوتەوە بە جۆرێک لە هەندێک شوێن بە ڕێژەی لە 100% نرخی خان و زەوی هەڵکشاوە. خاوەنی کۆمپانیەکانی عەقاراتی خانوبەرەش پێشبینی دەکەن ئەگەر پەیوەندیەکانی هەرێم و ناوەند وەکو پێشووتر ئاسایی بێتەوە نرخەکان بەرزتریش دەبنەوە. پێشبینی دەکەین کەوا بازار بەرەو بەرزبوونەوە بێ بەرەو هەرستان بێ بەڵام بە مەرجێک کەوا موچە و موازنەی حکوومەتی هەرێم بێتە. پێمان وایە بازار باشتر دەبێ بەڵام بەو جۆرەی کە ئێستا بووە ئەوە زۆر واقعی نییە. بەڵام ئێمە پێمان وایە بازار دەبێ ئەگەر هەرستانی زۆر خێرا بوو دابەزینی لە دووە ئەگەر دابەزینی زۆر خێراش بوو هەرستانی لە دووە. نەبوونی هیچ پلانێک لەلایەن حکوومەتی هەرێم بۆ ئەوەی ئەو پارەی کە ڕۆژانە دێتە بازار بە یەکسانی بەسەر سەرجەم سێکتەرەکان دابەش بێت وای کردووە سەرمایەداران زیاتر ڕوو لە کڕینی خان و زەوی بکەن. ئابووری ناسێکیش دەڵێت پێویستە حکوومەت ساڵانە پلانێکی باش دابڕێژێت بۆ ئەوەی پارەداران پارەکەیان جگە لە کڕینی خان و زەوی لە سێکتەرەکانی کشتتوکاڵ و گەشتیاری و دروستکردنی کارگەکانیش بەکاربهێنن. ئەگەر خەڵک پارەی بەڕێکی هاتە گیرفان و پارەی لێ زیاد بوو ئەو کاتە هەوڵەدا مەسەرەن لە شوێنێکە ئەو پارەی ئیستیسمار بکە وەکو وتم جارێشتر لە کوردستانە لەبەرەوەی ئێمە بەس لە سێکتەری عەقارات زیاتریش کراوە ئیش نەدۆزراوەتەوە لێرە ئەتوانێت حکوومەت ئەو پارانەی کە یێتەوە سێکتەری عەقارات بیخاتە سێکتەرەکانی تر بیخاتە سێکتەری کشتتوکاڵ بیخاتە گەشت و گوزاری بیخاتە پیشەسازی ئەو کاتە ئەو پارە زۆرە نایەتە سێکتەری عەقارات نرخەکان جێگیر دەبن. هەرچەندە بەهۆی قەیرانە داراییە دروستکراوەکەی هەرێم لە کۆتاییەکانی ساڵی 2014 نرخی خان و زەوی بەرەو دابەزینی بەردەوام چوو بەڵام لە دوای ڕیفراندۆمەکەی 25 نۆی ساڵی ڕابردوو کە بووە هۆی پچڕانی پەیوەندیەکانی نێوان هەولێر و بەغدا نرخی زەوی و خانوبەرە زۆر زیاتر دابەزی لە سەرەتای ئەم ساڵیشەوە بەهۆی لێدوانەکانی عەبادی بۆ ناردنی موچەی فەرمانبەرانی هەرێم نرخەکان بە ڕێژەیەکی پێشبینی نەکراو بەرەو بەرزبوونەوە و تا ئێستاش بەردەوامە. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێیان هەولێر.